ئەمە ژمارەمان 500 تەڵەبەیە ئامادەی دیانە زانستی کوڕان دوینێ ئەمە بە هێواشی هاتین 6 تەڵەبە بە نوێنەری هەر 500 تەڵەبەی گوتن با بچین قسە لەگەڵ وەزیری مدیر تەربیەی سۆران بکەین یەکەم جار قسەن لەگەڵ وەزیری پەروەردە کرد بوو دەربارەی بۆ دوامەی گوتی هیچ بڕیارەکی نییە کە دەوام بکرێتە سێ بە سێ دوایش ئێمە گوتن با بچین سەردانی بەڕێوەبەراتی پەروەردەی سۆران بکەین لێرانەش مدیر تەربیە ئاڵێ من هەموو مەکتەبەکانم ئەو سیستەمەم لۆ دانایە کەچی مەکتەبی ماوەندە ساڵەیە لە هەموو مەکتەبەکان ئەو سیستەمی سێ بە سێ هەبوو بەس ئیمە نەبووە ئێستاش کە ئیمە نیە یعنی لەبەر زۆر هۆکار ئیمە نەکرایتە سێ بە سێ ئەمەش داواکارین کە مەکتەبەکان هەروچ خۆ بمینێتەوە چونکە ئەگەر مەکتەبن بەیانەکە لە داوامی بیانیان هەڵبوەشێتەوە مەکتەبەکە تەواو ئەفەوتێ چونکە ئەو ساڵیەکەمی سەرئاسی سۆرانیش لە مەکتەبێمە بووە جگەلەوەش تەڵەبە زۆر داواکە تەڵەبەی دەرەوەی شارین هەیە تەڵەبەی سیتکان هەسنان خەڵکان ئێوە هەموو جەیەکمان هەیە تەڵەبەش پاش بانجی مەغریبی بچتەوە هیچ لۆ تەڵەبەی گونجاو نیە لەوانەیە تووشی هەزار کێشە و حاڵەت و ڕوودا و شتیوە بی ئەوە تەنها لە بەرژۆندی یەک دوو مامۆستایە کە دەوامەکە کرایتە سێ بە سێ ئەو کێشە و فەوزایە دروست بووە داواکارین ئەوەیە داوامن نەبیتە سێ بە سێ لەبەرەوەی ئەمە بە کوختای پۆل 12 ئەبینین دەبی ڕۆژانە 6 دەرسی بخوێنین لە مەکتەبی ئەبینی نێوڕانە سەعات 3 کارەبا ئەبڕێتن جا باش ئەگەر بۆ زستان دنیا بە عادەتەن بە زستانان تاریکە بیتن کە تاریک بوو باشە کار کارەبا نەبوو بەس ئەخوێنی کارەبا نەبی لە تاریکی دەرسە خوێنەری ناوەڵۆ ناخوێنرێتن و زایدەن ئەمە عادەتەن وێ پۆل 12 داهاتووە لە کوردستانەوە ئەگەر پۆل 12 نەدەرەزێت نەیداوە کەوا داهاتوو نەبوو کەوا دەبی لۆن چا بکرێت لە بەرەمە پۆل 12 و لۆ داهاتوو خۆ هاتینە ئێران ئەگەر لە بەرژەوەندیمان نەبیتن نەداهاتین ئێرە و ئەوانی تەڵەبانینە لۆ چێشی هاتین لۆ چێشە نهاتین لۆ هاتینە لۆ بەرژەوەندی خۆ هاتین لۆ داهاتی خۆ هاتینە هیوادارن لۆن چا بکرێتن